سلااوتان لێ بێم کاتتان باش چۆن دەکرێت ئاوەڕۆی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ ئاسەنگ و چارەسەریەکان لەکوێن لێرە لەسەر وەڕق هەمی دەزیشان کراوە بەڵام گرفتە واقعیە بنەڕەتیەکان چین ئەوەی کە دیاری کراوە بۆ هەر پرۆژێکی نیشتەجێبوو نەبێ پرۆژەی دووبارە ڕیسایکڵ و چارەسەرکردنی ئاو دابرنرێ بەڵام تا چەندە وەچەنێک لە پرۆژەکان توانیویانە چارەسەرکردنی ئاو دابنێن و دووبارە ئاوی پیس بەکار بهێنرێتەوە ئێرە ئاوی زێراب و ئاوی قورسی ماڵانە بەناو ماڵانیشە تێدەپەڕێ چەندین زیانی ژینگەی دروست دەکات ئایا دەکرێت ئاوی قورسی هەولێر چارەسەر بکرێ و زیانە ژینگەیەکان کە هۆکاری چەندین نەخۆشین دوور بخرێتەوە لەسەر پرسە گرنگە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. شاری هەولێر چەندین ساڵە ئەو گرفتە تیایدا سەری هەڵداوە و بەردەوامی هەیە ئاوی یشکۆبوونەوەی ئاوی قورسی ئەو شارەیە لا چەند ناوچەیەکی دیاریکراو دیارترینیان ناوچەکانی تووڕەق و مامزاوە و عەرەبکاندن لەسەر ڕێگەی مووسڵ لە ڕۆژئاوای هەولێر بەڕوونی کاریگەریە خراپەکانی بە شێوەیەکی جۆراوجۆر بەسەر ئەو ناوچانەوە هەستی پێدەکرێ دەرەنجامی خراپی لێکەوتوتەوە لەوانە یەک بەکارهێنانەوەی ئەو ئاوە بۆمبەستی کشتتوکاڵی و ئاودێری و ڕشاندن کە لە ڕووی تەندروستیەوە زۆر مەترسیدارە دوو بۆن و بەرامێکی ناخۆشی دروست کردووە و دیمەنێکی نەشیاوی ناشارستانی داوە بە ناوچەکە سێ ئەوە جگە لە کاریگەریە درێژخایەنە نەگەتیفەکانی باسەر چینەکانی زەوی لەو ناوچانەدا تەڕەتولێ و کەرە و زەوت تورە و سەرخۆ ئەمە ئاودانی ئەم تەڕەتوڕ و هینە بە چیە درێت؟ بە ئای پیزات ئاوی پیس بەس ئێستا ئاو نادریست بۆ؟ ئێستا دستانە ئاو نادرێت تا وای ئاوەکەی چۆ هێنن؟ هەولێر ڕادی باش لێوێ بەسێەوە بەچی سەریەخەن؟ بەسمە چینێ و تەمەچی بە مەکینەوە بە ماتۆر؟ ئەی ئاوی پاکش بیر لێ نەدرا؟ بەدی بیر لێدرایە بەس کەم ئەو تەعاملێ و شنیان ناک تۆ شینایەتیەکەیت؟ ئەچێنیت؟ بەچی ئاوییت؟ ئەمە برێن کە تەبلیغ کران هێنیش بە هەمان شێوە لەسەر ئەو ئاوە پیسەی بوو کە تەبلیغ کران هەمومان هەرماگرت تا قلۆقەکە گەرمادی ئەویش دیارە سەرپێیان سەرپێچی بکە ئەمڕۆ کەسێکم بینی وتی بە مزەخە لەو ئاوەڕۆیە ئاویش سەوزە و شینایەتیەیە بە تەمایە ئەوی بە برێن ئەوی هەری نەگرتووی بە تەمایە سەرپێچی بکاتن کە سەرپێچی کارش بەخۆی بەرپشار دەبێ وایە یان بەڵێ وایە کەواتە تۆ پێشتر بەو ئاوە پیسە سەوزەت ئاوەیە هاتن بیرتان بۆ لێبن بڵێن لەو ئاوەڕۆیە سەوزە ئاومێن مەیان گۆڵتان ئەی تۆ بەچی ئاوەیت بیری خۆت لێ ئەمن برێن برادەرێکم هەیە لەو جوێی ناوی هاتیە ئاوی لێوە دەگرن ئەویش دەرێ هەر هەتا بوارێ ئاوت دەمێت ئێوکە ئێستا ئاوی هەر ناوی ناوێت چکار بە ئاوی ئەباران ئێستا چەند زۆر سەوزەت هەیە بەس بەس سەڵقە هەیە بە ئاوی پاگاوی بەس بەڵام هەیە بە ئاوی پیزاوەیە ئەوە لە چەندەییدا هاتوودا هەولێر شارێک دەبێت لە ئاوەڕۆ یاخود شارێکی سەر ئاوەڕۆ کەوتوو دەبێت ئەگەر دۆخەکە بەو شێوی ئێسە بمێنێتەوە ڕێژەیەکی زۆری فۆسفات و نیترۆن دێتە سەرزەوی لەو کاتێشدا هیچ کشتتوکاڵ و بەرهەمێکی سروشتی ناڕوێت ئەمە وتەی بەشێک لە توێژەران و پسپۆرانە کەوا کاری وردیان لەبارەی کێشەکانی ئاوەڕۆی هەولێر ئەنجام داوە بەڕاستی ئەمە گەیشتە کۆمەڵێک دەرەنجامی زۆر ڕەنگە بڵێم ترسناکی کە ڕەنگەەوەی کە لەوانەیە چەند ساڵی داهاتوودا ڕەنگە لە 20 ساڵی داهاتوودا هەولێر بێتە شارێک لە ئاوەڕۆ ینی لەو کاتەدا ڕەنگە بەشێکی زۆر لە فسفۆر و نیوترن سەرخاک بکەوێ و کاو کاتەدا لە کشتتوکاڵ کشتتوکاڵ دەتوانێت کشتتوکاڵ بکەیت بە شێوەیەکی ئاسایی و لەگەڵ بڵاوبوونەوەی کۆمەڵێکی نەخۆشی و لەگەڵ کراونەوەی کۆلێک مەترسی تر و کە هەموو ئەوانە شوێنەوارێکی خراپی لەسەر تەندروستی و لایەنی ژینگە و لایەنی ژینگەیەکی تەندروست هەیە زۆر ئەمەشان ئاڕاستەی چیە کردووە بەڕاستی ئێمە حەزمان کردووە ئەمە بگاتە هەموو لایەنی پەیوەندیدار ئەمە ئامادە کراوە وەکو تێست تەنها 20 کۆپی لێکراوە زیاتر دەسەڵاتەکە بێتە بەرەبەرایەتی ژینگە دەستەی چاکردی ژینگە دەسەڵات تەواوی بەسەر هەموو کۆمپانیاکان و ڕێگە دەستخستێ ناوە نەبی و کە بەڕاستی لەگەڵ ئەوەشدا جێی دەستخۆشیە کە کۆمەڵێشتی چاک کراوە کۆمەڵێک بەرنامەی چاک کراوە لە کۆمەڵێک زۆردان هەیە و بێدەسەڵاتی هەنێشێ بەڵام بە دوواداچوون گرنگە کاکەوە من ئەوەی کە لا توێژنەوەکە بۆمان دەرکەوتووە یعنی بۆ شوێنێک وەکو ئارتوستی
یەکەی چارەسەرکردنی ئاوی هەیە بەڵام لەکار خراوە کەچی ئەو خودی ئەو شوێنە پێویستی بە ئاوی ئاودان هەیە پێویستی بە ئاوداشتن هەیە پێویستی بە هەروەها شوێنێکان دروستکردە بۆی هاوکاری ئەو شوێنە بکەن کە پێویستیان بە ئاوە لە هەمان کاتدا پارێزگار بەرنامەیان هەیە کە مەسەڵ هەڵمەتی دارچاندن دەست پێ بکەن خۆمە یەک دینە دارمان هەیە لە ئەولێت بەڵام کێشەیە کە لە کاتی پێویست ئاوی ناگاتێ یان ئاو نادرێت. ڕۆژانە لە شاری هەولێر 120 تانکەری ئاوی قورس کە ئاوی بیرەکانەواتە بیری تەوەلێتی ماڵان دەردەهێنرێ دەبرێتە ناوچەکانی دەرەوەی هەولێر بە دیاریکراویش ناوچەی تووڕەق کە دەکەوێتە خۆراوەی هەولێر لەو ناوچەیەش کاری کشتتوکاڵی و بەرهەمێنانی سەوزەی تێدا دەکەن بۆیە مەترسی تەندروستی و نەخۆشی گوازراوە هاڕەشە لە تەندروستی گشتی هاوڵاتیان دەکات چونکە بەشێک لەو سەوزەیە بەو ئاوە ئاو دەدرێت. چۆنیت؟ چی تێناوە لەکوێوە؟ وەڵام لێرە بیرم دەردەیە دەچینە لای عەزە ڕوو دەکەین حکومەت چێ لێداناینا لەبەران دێ ئایپیسی ماڵانە؟ ئایپیسی ماڵانە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا زیاتر لە 40 بیری ئاوی پاکش لە ناوچەکانی تووڕەق و عەرەبکەند و مامزاوە لێدراون لەلایەن بەڕێوەبەرەتی ئاوی ژێرزەوی هەولێرەوە بۆ ئەوەی جوتیارانی ناوچەکە بە ئاوی خاوێن بەرهەمی سەوزایی پەروەردە بکەن. لە هەمان کاتیشدا زیاتر لە 10 بیر ڕێگەی لێ گیراوە لەو ناوچانە لێ بدرێ بەهۆی پیسبوونی چینەکانی ژێرەوەی زەوی ناوچەکە بە نیترات و توخمە ژاراویەکانی تر لەو ناوچانەی کە ئاوی قورسی هەولێری پێدەگات. ئەو جوتیارانێک کە کاری کشتتوکاڵی سەوزە دەکەن لەو ناوچانەی دەوروبەری ئەم ئاوڕۆی ئاوی قورسە ڕاستەخۆ ئاوە قورسیان پەم دەکرد لە ڕێگای تڕومپایەکان و ئاودێری سەوزەواتیان پێدا دەکات مەش کارەساتێکی ژینگەی و تەندروستی گەورەی دروست دەبێتەوە کە سەوزەکەم باشەڕەتەن داتە ناو شاری هەولێر ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئاوی ژێرزەوی بە هاوکاری پارێزگای هەولێر هەڵسان بە هەڵکەندنی 40 بیر بۆ ئەو جوتیارانەی کە ئاوی ئاوەڕۆی قورسی شاری هەولێریان بەکاردێنە بۆ ئەوی وازلەم ئاوە قورسە پیسەبێن و ئاوی ژێرزەوی بەکاربێن بۆ ئاودێری سەوزەکان. کەواتە تا چەند دڵنیایی هەیە ئەو سەوزەواتی لە بازاڕایە بە ئاوەڕۆی قورس ئاو نادرێ ئێستا چۆن دڵنیاییان بە خەڵک؟ بەڵێ بێگومان ئەوەش چارەسەرێکی کاتی بوو کە ئەو بیرانەمە هەڵکەن بۆ بیرەکە کەرێتاندا چارەسەرێکی کاتی بوو بەڵام چارەسەرە سەرچێکەوەی ئەم ئاوەی قورسی شاری هەولێر پێویستە چارەسەر بکرێتەوە دووبارە ئاوەکە بدرێت بە جوتیارەکان و سوودی لێبدرێت. بەڵام ئەگەر باسی زیانەکانی ئاوەڕۆی قورسی ئەو ئاوە قورسەی کە لە شاری هەولێر دەرچێت ئەگەر باز زیانەکان یەکجا زۆر بۆ نمونەتەنە ئەگەر باسی یەک توخمی بکەین توخمی کلۆڕایت کە لە پیشەسازی دروستکردنی شامپۆ و سامپۆ لە کارگەکان دروست دەکرێت بەکاردەهێنرێت کە لەلاەن هاوڵاتیان لە شاری هەولێر بەکارێت ئەو توخمەی کلۆڕایت کە لە ناو ئاوەڕۆی قورسی دەڕوات بە درێژایی تا دەگاتە قەزای مەخمور بەسەر چینەکانی خاکدا دەڕوات ئەمە دزە دەکات بۆ چینەکانی ژێرزەوی ئەمە دەبێتە هۆی داخستنی تونێل و کەنالە وردەکان و تونێلە بچووکەکان و کوونەکانی چینەکانی ژێرزەوی کە ئاوی ژێرزەوی تێدا جوولەی دەکات کوونەکانی دادەخات کە ئەمەش زیانێکێکجا زۆر بە چینەکانی ئاو هەڵگیری ئاوی ژێرزەوی دەگەینیت ئەم توخمە. ئێستا هەبووە مۆڵەتی هەڵکەندنی بیر ڕابگرن نێڵەن بیرەکە لێ بدرێ و بەکاربێنرێ بۆ ئاوی خواردنەوە بەهۆی ئەوەی کە پیس بوو بێ بە هۆکاری ئاوەڕۆ. بەڵێ بێگومان لە زیانەکانی ئەو ئاوی قورسی و ئاوەڕۆیە دەبێتە هۆی زیادکردنی توخم و ئاەنە زیانبەخشەکانی کە زیانبەخشن بۆ تەندروستی مرۆڤ وەکو بۆ نمونە ڕێژەی بەرزبوونەوە ڕێژەی نیترات لە چینەکانی ئاوی ژێرزەی هەولێر وەک لە ساڵی 2009 2010 لە گەڕەکی نەورۆز لە هەولێر ڕوویدا زیاتر لە 10 بیرمان داخست کە ڕێژەی نیترااتیان بەرز بۆ زیاتر لەو ڕێژەستان دەرەجییان بێگومان بەهۆی نزیکی لە ڕێڕەوی ئاوی قورسی شاری هەولێر بوو. دووبارە بەکارهێنانەوەی ئاو یەکێکە لە ڕێگایەکانی کەمکردنەوەی بە فیڕۆدانی ئاو و پاراستنی چونکە بە گوێرەی داتاکان خواستی بەکارهێنانی ئاو لە هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدایە. هاوڵاتیان بۆ ژیانی ڕۆژانەیان جگە لە بەکارهێنانی ئاو بۆ خواردنەوە و شۆردنەوە و پاکردنەوە بڕێکی زۆری ئاوی پاک بۆ ئاودان و داشتن و ڕشاندن بەکاردێنن. بە گوێرەی داتاکانی بەڕێوەبەرەتی ئاوی هەولێر ڕۆژانە هەر هاوڵاتیەک 370 لیتر ئاو بەکاردەهێنێ کە بەلایانی کەم 100 لیتر زیاترە لە ستانداردی جیهانی. زیاتر لە 400 هۆتێل و مۆتێل لە سنووری پارێزگای هەولێر هەن لەگەڵ زیاتر لە 50 نەخۆشخانە و چەندان پرۆژەی تری پیشەسازی و بازرگانی و خێزمەتگوزاری. بۆیە پرسیارەکە ئەوەیە ئاوەڕۆی پاشماوەی ئەو هەموو شوێنانە بە تایبەت نەخۆشخانەکان بۆکوێ دەچێت؟ ئاوەڕۆی نەخۆشخانەکان تاقیگەکان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەکرێتە چۆوە؟ خودستان هەیە
خەستەخانەکان ڕێنمایی تایبەتی خۆیان هەیە هەر شتێکی فەزەڵاتیان هەبی چۆن چارەسەری دەکەن ئەمە ئەو ئاوەڕۆیی کە ئەوی ئێستا هەیە ناو شاری هەولێر لە زۆربەی شارەکان ئاوەڕۆی بارانە ئاوەڕۆی باران نەخۆشخانەکان مامەعنا دڵنیان کە پاشماوە شلەکە ئەوەی کە دروست ئەبێ لە نەخۆشخانەکانەوە لە تاقیگەکانەوە ناکرێتەوە ناو ئاوەڕۆی سەرەکی ئەمە دەرێن ئەوەی دروست کراوە ئاوەڕۆی بارانە هەر یەکێک بیکاتن مخالفەی ئەو ڕێنمایانەیە یاخود ئەو قانونەیە کە دەرچوو هەر یەکێک بیکاتن ئەو جە خەستەخانەی تایبەتی یا حکومی بەس بە جێرەی ئەو متابعە و بە دوواداچینی ئەمە لۆی دەکەین هەر خەستەخانەیەک ئالیەکان هەمیان ناتەبعاً ئاهلیەکان و حکومیەکانیش یەکەی تایبەتی خۆیان هەیە ئەو پاشماوانەوە ناکێتە ناو مەزرا بەکو لە شوێنی تایبەت چارەسەر دەکات تا چەنە دڵنیان لەوەی کە ئێڵێن یعنی تا چەنە ئێوە چاودێری ورتان کردو کە هەمویان بەڵێ یەکەی چارەسەریان ناتوانین بڵێن هەمیان لە هەموو شتێک نییە قەرارێک بڵێ بەس ئەوی ئەم ئاگامان لێ زۆربەی زۆری ئەوانە بەجێرەی ئەو داتانی کە بۆمان دێتن لەژێر کۆنتترۆلی ئێمن بەڵام لەگەڵ ئەوەش لەگەڵ ئەوەش ڕەنگە تەجاوزیش بکرێتەوە و تەجاوز هەموو شتێ دەکرێت گەورە نییە کە بکرێتە ناو ئاوەڕۆی سەرەکیەوە بەخۆی ئاوەڕۆی ئاوی بارانە هەر شتێکی غەیری ئاوی بارانی بکەیتە ناوێ ئەو مەترسیە هەر شتێکی غەیری ئاوی بارانی بکەیتە ناوێ مەترسیە لەبەر ئەوەش ئێستا ما پرۆژەی ئاوی قورسی شاری هەولێر و پلانیشمان هەیە بۆ شارەکانی تر دروستی بکەین سەرچاوەی زۆری ئاوی هەرێم دەکەونە دەرەوەی سنووری جوگرافیای هەرێمی کوردستان ڕێژەی ئاوی هەرێمی کوردستانی ساڵانە 50 ملیار مەتر دووجایە کە سەرچاوی دابینکردنی ئەو ڕێژەیەش لە 40 لەسەر ئاستی ناوخۆی و لە 60 لەسەر ئاستی دەرەوەیە لە ماوەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕەزامەندی پیشاندا لەسەر قەرزێکی یابانی کە بڕەکەی 288 ملیۆن دلارە بۆ پاڵاوتنی ئاوی قورسی پارێزگای هەولێر ئەم پرۆتۆکۆڵە لە نۆی 12 ساڵی ڕابردوو واژۆ کرا بڕیار وایە ئەم ساڵ تەواوی سایت پلانی پرۆژەکە تەواو بکرێ و ئامادە بکرێ بۆ جێبەجێکردن زەوی تەرخانکراوی پرۆژەکەش لە ناوچەی عەرەبکەندی هەولێر دەبێ لە خۆناغی یەکەمدا دەتوانێت یەک لەسەر هەشتی ئاوی قورسی هەولێر چارەسەر بکە لە ماوەی 4 ساڵی ئایندا ئەو پرۆژە استراتیژیە گرنگە بڕیارە تاو ببێت. تەصفیەی ئاوی قورسی هەولێر فەیسی یەکەمی بەشی یەکەمی لە چەند ڕۆژی داهاتوو دەست پێ دەکات بۆ شەریکەی ئیستیشاری دەستی بەکارەکانی خۆی کرد و ئەمە هەم تەصفیەی ئاوی قورسی هەولێر دەکات هەم بەشێکی مەجرای هەولێریشمان بۆ چارەسەر دەکات و دەتوانرێت ئەو ئاوە پیسە بە ئاوی قورسیشەوە جارێکی تر سوودی لێوەربگیرێتەوە و پاک بکرێتەوە بۆ ئاودانی سەوزایی و شینایی و باغەکان بەکار بێتەوە کە ئێستا یەک لە کێشە هەرە گەورەکانمان ئەوەیە ئەو ئاوە پیسە زۆر جار ئێمە وەکو شارەوانیەکانمان قایمقامەتەکان تێکی دەدەن سەوزایی پێ ئاودرێکەوە بۆ نەخۆشی زۆر خراپە کێشەی گەورەی ئێستا شینایی و سەوزایی و سەوزەواتەکان لە هەندێک شوێن بەو ئاوا چارەسەرکردن ژنێکمان پێکێناوە لە هەر شوێنێک بەم ئاوا کە پیس بێت و بەپێی فەحس شیاو نەبێ بۆ ئاودانی سەوزایی ئێمە هەمووی تێک دەدەین و ئەم لیژنەیە هەندێک ئیزراعاتمان کردووە لە ماوەی داهاتوش دەبینین ئیزراعاتی تون دەکەیت بەڵام لە چوارچێوەی قەرزی یابانی 300 ملیۆن دلار تەرخان کراوە گەلێک زۆرە تەرخان کراوە بۆ چارەسەرکردنی تەصفیەی ئاوی قورس و بەشێکی مەجاری هەولێر بەشێکی ئینشاڵڵا بە تەواوبوونی ئەم بەشەکە لە ماوەی 2 ساڵە بەشی دووەمیش هەر لە چوارچێوەی ئەم قەرزە دەست پێ دەکات بە تەواوبوونی هەمووی دەتوانین بڵێن کێشەی تەصفیەی ئاوی قورس و مەجاری لە هەولێر بە تەواوی کۆتایی پێدێک کە ئەوە دەبێتە یەکێک لە پرۆژە هەرە استراتیژیەکان کە دەبێت هەموو خەڵکی سنووری ئەم پارێزگایە شانازی پێوە بکات ڕێنماوی یاساکانە بێ پرۆژەکانی نیشتەجێبوون چارەسەری ئەو ئاوڕۆیان هەبێ بەڵام بەشێکی زۆری پابندابن بەڵێ لە ناو پارێزگای کۆلاغێک بووە بەشێک لەو پرۆژانە سایت پلانیان گۆڕیوە سەوزاییان نەکردووە مەکتەبیان نەکردووە خەستەخانەیان نەکردووە خەدەماتیان بۆ نەبردووە چارەسەری کێشەی مەجرا و ئاوەڕێیان نەکردووە ئەمانە کێشە بوون بەڵام بۆ داهاتوو ئێمە زۆر حەدی دەبین و دەبێت ئەم مەشاکلانە بەڕاستی حەلیکەین تەنانەت لە دروستکردنی بینا لە دروستکردنی فەنادق بوونی گەراج تێیدا بوونی مستەلزەماتی دیفاعی مەدەنی ئاگر کوژێنەوە بوونی نسبەی سەوزایی لە دروستکردنی هەر خوانوێک ئێمە زۆر حەدی دەبین و لەگەڵ وەزارەتی شارەوانی و لایەنە پەیوەنددارەکان تەنسیقمانەیە کە ئیجازە و مۆڵەت نادەین هیچ شوێنێک تاوەکو تەواوی ڕێنمایی و
پێداویستیە قانونیەکان کە بۆ هەر یەکێکی نیشتەجێبوونیان بۆ هەر یەکێکی بازرگانیان هەر فەندەقەیەکیان هەر شوێنێک تێدانەبێ ئێمە ئیجراعاتەکەین و ڕێگەی پێدان ناکەین بۆ بۆی ببینە خاوەن شارێک کە بنەماکانی شاری تێدا بێ لە مەودووە هەموو ئاوی قورسیش لەگەڵ ئاوی تری زێرە هەمووی لە یەک مرکز دەچێتەوە ناو مەجرایەکە و زێرابەکە ئەوە دەڕوات لەوێ تەسفێ دەکرێت ڕووبارێک ئاومان بۆ دروستە بێت کە دەتوانین غاباتێکی گەورەی پێ بکەین کە دەتوانین بە سەدان دۆنم زەوی پێسەوز بکەین بۆ خواردنەوە بەکەلک نایە بەڵام زۆر سەحیە بێت بۆ ئەوەی بتوانین باغ و سەوزایی و شینایی و زراعی پێ بکەین. ئەگەر لێرەوە بەڵێنێک بن بە هاوڵاتیانی هەولێر کێ ئەم پرۆژەی تاواوێ بەپێی ئەو ڕێکەوتنەی کراوە 2 ساڵی تر فەیسی یەکەمی ئەوەی لە چوارچەوەی قەرزی یابانی بۆ تەسفەی ئاوی قورس و مەجاری هەولێر دەکرێت تەواو دەبێت ئینشاءڵڵا لە دوای ئەوە فەیسی دومیش دەست پێ دەکات هیوادارم بتوانین لە 4 ساڵی داهات و کێشەی ئاوەڕۆ و تەسفەی ئاوی قورس لە هەولێرێکی جیاوازە بینەوە خەڵک هەموو جهودی خۆمانەکەین بەڵام پەیوەستە بە ظروفی مەوزوعی نازانین عێراق بەرەو کوێ دەڕوا. لە ماوەی نێوان ساڵانی 2006 تا 2019 کۆی ئەو پرۆژە نیشتەجێیانەی لە هەولێر مۆڵەتیان پێدراوە 88 پرۆژە بووە نزیکەی 90,000 یەکەی نیشتەجێبوون لە خۆ دەگرن پێویست بووە لەسەریان یەکەی چارەسەرکردنی ئاوی گرێی وەتەر دابین بکەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕاستپێراوە بۆ ئەوەی چاودێری وردی دانانی پرۆژەی چارەسەری دووباری ئاو لە ناو پرۆژەکانی نیشتەجێبوون بکات. پرۆژەکانی نیشتەجێبوون ڕێنماییەوە مەرجە لەسەریانە بێ دووبارە معالەجەکردنەوەی ئاو چارەسەری ئاو لە ناو پرۆژەکاندا بنێن بەڵام زۆرینەی زۆریان پابند نین و لە هەمان کاتدا چاودێری ژینگە لاوازە لەسەریان بۆ قسەکە ڕاستە ئەوەندەی ئێمە توانامان هەبێ بەوەپی یاسای ژمارە 8مان هەیە و ئەو ڕێنمایانەی کە هەیە بەپێ ئەوانە بتوانین چارەسەری ئەو وەزعانە بکەین توانیمانە بەشێکی کەم بکەین لەبەر ئەوەی کە یەک داهاتی بڵین ئەو بودجەیەکی گەورەیە بێت ئەو مەسائلانە و کەرەسەیەکی باشی ئەوێ بە مەواد و بە مختبەرات و بە ئەچیزە و بە کارمەند و بە سیارە و بەمانە کە پێویستیم بۆی بتوانین ئێمە سەردانی ئەو پرۆژانە بکەین کە ئایا بۆ نەکراوە و ئەوەی کە کراوە لە ژێر چاودێرییا بێت ئەمانە ئەم کەم و کوڕێ بەس لەگەڵ ئەمەوە ناگەیەنێکە بۆ نەکرێت نەبوونەکە لەوانەیە من بەشێکی ئەگەڕێنمەوە بۆ ئەوە بەشێکی ئەوەی کە سەرپێچی زۆرە بەڕاستی لێپرسینەوە سەرپێچەکان ئەوەیە کە بەڕاستی ئەیڵێم کە خەڵک ئەچێت ئەیکات دروستیە کات ئەشی بیتە با بڵێن پێشێڵی ئاگاداری شێگەیتەوە ئەی بیتە محکەمەشەوە هیچ ئیجرائێک بەرامبەری ناکرێت چاوپۆشی ئەکرێت چەند نمونە واتان هەبوو وەڵام نمونە زۆرە نەکو هەل لە ئاوەڕۆیە لە هەموو سێکتەرەکانی شاهەیە بەتەوەتی لە ئاوەڕۆیە چ نمونەیەکمان هەبوو ئەو با بڵێن مجمعانە بابڵێن و مجمعاتی سەکەنیە کە دروستەکرێت ئەو شارۆچکانی کە دروستەکرێن بابڵێن هەبووە لە شارەکانە هەیە من حەز ناکەم بەناو بیبم بڵێن بەڵام هەیە کە کاتی خۆی نەکراوە ئێستا پێشی ئەڵێ کاتی خۆی پێش ئەوە بۆ پێم نەوتراوە کە بکرێت هەندێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون ئەوترێت زۆر لە تاکتیک بەکارێنن ئەوترێت نایکات ئەو پرۆژەیە دانانێ بۆ چارەسەری ئاو ئەڵێ با غرامە بکرێن لەبەرەوەی غرامەکە کەمە کێشەی نییە ڕاستە دکتۆر غرامەکانمان ئێمە ئێستا لەو ئاستیان کە یاسای ژمارە 8مان جاریشتە پیاچونەوەی بۆکەین چکە کەم و کوڕیەکی زۆری تایە ئەمانەوەی ئەوە چاکەنێکی لەشتانە بەشی سزاکانە با بڵین لەوێ بتوانین ئەو غەراماتانە ئەو سزانە بەرزکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین قورس بێ لەسەر ئەو وەبەرهێنەرە ڕەشنووسمان ئامادە کردووە و خۆم و تیمی یاساییمان با بڵێن لەگەڵ هونەریمانە پیاچونەوەمان بۆ کردووە و بە تەماین کە تەواو بوو با بڵێن ڕژنووسەکە ئەینێرین بۆ ئەنجومەنی وەزیران بەشکو بینێرە بۆ پەرلەمانی کوردستان و لەوێ دراست بکرێ و ڕەزامەندی لەسەر بکرێت. عزمموی وڵاتان لە دووبارە بەکارهێنانەوە و چارەسەرکردنی ئاوی پیس بوو. پرۆسەی دووبارە بەکارهێنانەوەی ئاو دوای پاڵاوتنی بەڕێگای تەکنیکی پێشکەوتو لە زۆرێک لە وڵاتان بۆتە یەکێک لە استراتیژێتەکانی پاراستنی ئاوی پاک. وڵاتی سعودیە وڵاتی عەرەبستانی سعودیە ئێستا پرۆگرامی دووبارە بەکارهێنانەوەی ئاوەڕۆکانی دەست پێ کردووە بودجەیەکی بە بڕی 3 ملیار و 300 ملیۆن دۆلار بۆ تەرخان کردووە. وڵاتی قەتەر دەوڵەتی قەتەر ئێستا هەمان پلانی داناوە بۆ بەکارهێنانەوەی ئاوەڕۆکان
بە بودجەی نزیکەی 1 ملیار دلار. وڵاتی ئیسرائیل یەکەم وڵاتی جیهانە کە ئێستا گەیشتۆتە ئەو ئاستەی لە 100% ئاوی ئاوڕۆکان دووبارە بەکاردێنێتەوە لە پرۆگرامی سیستەمی ڕیسایکلین 2 ملیار و 500 هزار دلاری خەرج کردووە. ئێرە پرۆژەی ئالتونستیە لەسەر ڕێگەی بنەسڵاوی هەولێر لە 6 دوای 2012 مۆڵەتی وەرگرتووە. 1970 یەکەی نیشتەجێبوون دروست کراوە. دوای ئەوەی لەلایەن بەڕێوەبەرەتی ئاوی ژێسەوی هەولێر مۆڵەتی هەڵکەندنی بیریان پێنەدراوە وەک ڕێگە چارەیەک پەنایان بۆ یەکەی چارەسەری ئاو بردووە. تێکڕای تێچووی پرۆژەی چارەسەرکردنی ئاو 250 هزار دلار بووە. تەنانەت شوێنی تایبەتی هەیە بۆ ئەوی تانکەری ئاو بۆ شوێنەکانی تر بیگوازنەوە، بەڵام ماوەی کارکردنی ئەو پرۆژەیە درێژەی نەکێشە. ئەو یەکەی کە ئاو دەنێرێ بۆ ماڵان بۆ ئەوەی بێجگە لە خواردنەوە بۆ کارەکانی دیکە بەکاری بهێنن بە تەواوی لە کارکەوتووە بەهۆی شکاندنی بۆریەکانی گواستنەوەی ئاو بۆ باخچە و ڕوبەرە سەوزەکان لەلایەن دانیشتوانی کۆمەلگا نیشتەجێیەکەوە. ئەم ئاوەڕۆ قورسەکە ئاوی زێرابی ماڵانیشە. بەڵێ توانیتانە چی لێ بکەن؟ چی ئیسفادەیەکی لێ بکەن؟ بەڵێ ئێمە وەک شەریکەی ئاڵتون هەروەها گروپی کۆمپانیا ئاڵتون ئەمە توانیمان ڕسایکلینێک لێرە دروستکەین چکەمە بە پێویستمان دەزانی کە ئەم ڕیسایکلینە هەبێتن لەم شارە چکەم ئاوە یەکجار زۆر دێتەوە. ئێمە توانیمان بۆڕیەک ببینە ناو ڕیسایکلەکەنەمە ئەو ئاوەی کە لەو خوارەوە دێتن لە ناو ڕیسایکلینەکەمان دووبارە پاک بکرێتەوە ئاوەکە بدرێتەوە بەم باخچانەی کە لە ناو ئێوە بە بۆری ئەم ئاوا بەڵێ ئەوەی کە پێویستمان پێێتکە ئاوەکە زۆر لەوەی ینی زۆر لەوەی زیاترێکە ئێستا ئێمە دەیبینی. باشەکەواتە جەنابتان چارەسەری ئاوی بۆ ئاوە پیسە قورسە ئەکەن جارێکی تر. بەڵێ بێگومان چارەسەریمان کردیوە و هەروەها توانیشمان کە ڕیسایکلینێک بە باشترین شێوە بە شێوازترین مۆدرن دروست بکەین بۆ ئەوەی دووبارە و ئاوە پیسە پاک بکرێتەوە ئەگەر هیچ نەبێتن بۆ خواردنەوەش دەست نەداتن بەڵام بۆ باخچەکە. بۆچی بەکاری هێنەوە دوای ئەوەی دووبارە چارەسەرتان بۆ کرد ڕیسایکلتان کرد؟ بەڵێ بۆچی بەکاری هێنەوە؟ ئێمە پێمان وا بوو لەم شارەداوە باخچەی زۆر هەیە و ئێمە توانیمان بۆ هەموو بەردەم ماڵەکان و بۆ هەموو باخچەکان و هەموو ئەو پارکانی کە لە ناو شارەکەماندا هەیە دابەشی بکەین بەسەر هەموو پارکاندا ئاوەکە تەنها بۆ باخچەکان دەست بداتن واتە ئێمە لە وەرزی هاوین هیچ ئاوێکی پاک بەکارنێنین بۆ ئاودانی دار و درەختەکانمان تەنها سوود لەو ئاوە وەربگرین. باشە توانیتانەوە بکەن؟ ئێمە وەڵا بەداخەوە نەماتوانیەوە بکەین چونکە بەڕاستی ماڵەکان ڕێگر بوون لە بەردەمی ئێمەکە ئەمە و کارە بکەین. چیان کرد؟ چونکە ماڵەکان هەر کەسە و هەر ماڵەوە هەستاوە لە بەردەم ماڵی خۆی بەڕاستی ینی باخچەیەکی بۆ خۆی دروست کرد کە ئێمە بەڕاستی مەسرفێکی یەکجار زۆرمان لەم ڕیسایکلینە کرد کە باخچەکانیان دروست کرد هەموو ئەو بۆرانەی کە ئێمە ڕامان چێشاو بە شێوازێکی زۆر مۆدێرن بە بەردەم هەموو باخچەی ماڵەکان دابڕەوە هەموو ئەو دارانەی کە ئێمە دار و درەختەکانمان کە خۆمان ساڵ بوو لە بەردەم ماڵەکان هەمویان شکاندووە هەموو بۆڕیەکان شکایانی بۆیە ئێستا ئێمە هەر کاتێکە ئاوەکە پێشکەین بەڕاستی ئاوەکە ناگاتە شوێنی مەبەست. ئێمە هەست بە بۆن و بەرامەیەکەین کە لە نزیکی ئەم ئاوە پاشەڕۆین کە پاشماوەی زێرابوو ماڵەکانە بەناو ئەم شارەیش هەتێپەڕێ بە بەردەم ماڵی خەڵکە تێپەڕێ تا چەنە بەڕاستی هۆکارە بۆ نەخۆشی ئەمە. بەڵێ بێگومان هۆکارێکی زۆرە بۆ نەخۆشی خۆی ئەمە لە ژێری زێرابێکی تایبەت هەیە زێرابێکی گەورە تایبەت هەیە بەڵام زێرابەکە گیراوە چونکە کاکەوە من باسم کرد بەڵێ بێگومان لە ژێرەوە زێرابێکی تایبەت هەیە و ئاوە دەڕواتە خوارەوە بەڵام باسم کرد لە وەرزی زستاندا ئاوەکە یعنی بە بەرزی ئەم بەرزە پرداوە دێتن بێگومان هەرچی یعنی ئەم خاشاک و خۆڵ و بەردوشتێ لەگەڵ خۆی دێنێت تێرانە ئیتر زێرابەکەی ئێمە بەڕاستی گیراوە و چەندین جاریش ئێمە لایانی پەیوەنددارمان لێ ئاگادار کردەوە کە بۆنی زۆر ناخۆشە و هەروەها پیسە و چەند جاریش وەک کۆمپانیا لەسەر ئەرچی خۆمان ینی زۆربەی ساڵەکان پاکمان کردێتەوە بەڵام بەڕاستی ئەوش لە بەهۆی ئەم قەیرانی دارایە کە تووشی هەرێمی کوردستان بوو ئێمەش دەتواناماندانە بووە لایانی پەیوەنددارمان ئاگادار کردێتەوە بەکاری ئەم چەمەی کێساوە لە پشتیە بۆ ئەیبینین لە ژێری زێرابێکی تایبەت بەڵام گیراوە بەڵێ بێگومان هیچ پێ ناڕوە ئەو ئەوە زێرابی کە ئێستا لێرەوە تێپەڕێ قرار بووە لە ناو زێرابە خۆی دەڕۆیشت بەڵێ خۆی ناو سندوقەوە دەڕۆیشت بەڵام گیراوە پاکیش نەکراوەوە. 5 کۆمپانیای تایبەتمەند لە بواری چارەسەرکردنی ئاوەڕۆ لە هەولێر تۆمارکراون 2 کۆمپانیای بیانی و 3 کۆمپانیای دیکە خۆماڵین لە هەمان کاتدا کۆمپانیای وەهمی هەن کە ئۆفیس و ستافیان نییە و نابینرێن باج نادەن و ئەهلیەتی قانونیان نییە و کاری خۆشیان دەکەن سەرڕای هەموو مەترسیانەی خرانە ڕوو لە هەمان کاتدا هەوڵەکانی بەرپرسانی ئیداری پارێزگای هەولێر
لە دەستکردن بە پرۆژەی چارەسەرکردنی ئاوەڕۆی هەولێر کە لە قۆناغی یەکەم یەک لەسەر هەشتی ئاوەڕۆی شارەکە چارەسەر دەکات. ڕەنگە و مژدەی تێدا بێ کە لە 10 ساڵی ئایندا هیچ کام لەم دیمەنە شارستانیانە نابینرێنەوە لە هەولێر. هەنگاوێکی دیکەی شارستانی لەم شارە دەنرێ و زیانە ژینگەیەکان و توشبوانی نەخۆشیەکانیش کەم دەبنەوە. لەم پرۆگرامەش لە ڕێگەی داتا و زانیاری و نووسراوە ڕستەکانەوە پڕژاست کرایەوە کە هەوڵی جدی هەیە بۆ ئەوەی هەولێر لە ئاوەڕۆی پیس دەرباز بکرێت. تا بەڕامێکی دیکەم لەگە خۆشییا بن خواتان لەگەڵ.